لەم وتارە باسی بابەتێکی گرنگتان بۆ دەکەم لەبارەی ڕەمەزان. زۆربەی ئێمە فەزڵ و گەورەی خێر و پاداشتی ڕۆژومان بیستووە، بەڵام دەمهەوێت شتێک کە گرینگە کە باسی کەم لە خزمەتانە، ئەویش بریتیە لە یەکێک لە پەیامە جوانەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان. با بزانین پەیامی ڕەمەزان چییە بۆ ئێمە. یەکێک لە پەیامە جوانەکانی مانگی ڕەمەزان بریتیە لە نوێبوونەوەمان، بریتیە لەوەی کەوا ئیمانمان تازە بکەینەوە، دڵ و دەروونمان خاوێن بکەینەوە. بەڵێ ئەم ڕۆژوەی کە خوای پەروەردگار لەسەر ئێمەی فەرز کردووە کە ئێستا ئێمە ئەلحەمدوللا هەمومان بە ڕۆژووین، پەیامی ڕۆژوو بۆ ئێمە ئەوەیە کە جارێکی تر نوێ ببینەوە، جارێکی تر ئەو دڵانەی کەوا لە پێش ڕەمەزان ژەنگیان گرتبوو بە تاوان، بە زوڵم و ستەم، بە خراپەکاری، بە کۆمەڵێک کاری بە خراپ ناشەرعی، ئەبێ ئەم دڵانە جارێکی تر خاوێن ببنەوە لە مانگی ڕەمەزانە. والله پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێت: إن الإيمان لا يخلق في جوف أحدكم. فرمووی ئیمان باوەڕ لەناو دڵی هەر یەکێک لە ئێوەدا، پێغەمبەری خوا فەرمووی صلى الله عليه وسلم ئیمان کۆن دەبێت، ئیمانەکەتان لاواز دەبێت. كما يخلق الثوب، هەر وەکو چۆن بەرگێک کەوا لەبەری دەکەی، ئەگەر چەند مانگێک چەند ساڵێک لەبەر تابێ وردە وردە کۆن دەبێ، وردە وردە تێک دەچێت. بەڵێ ئەنجا فەرمووی: فأسأل الله أن يجدد الإيمان في قلوبكم. پێغەمبەریان فەرمووی صلى الله عليه وسلم داوا لە خوای پەروەردگار بکەن تا ئیمانتان تازە بکاتەوە. أن يجدد الإيمان في قلوبكم. هەر یەکێک لە ئێوە دەست بەرز کاتەوە بۆ لای خوددا، بڵێ خوایان ئیمانم پارێزراو بکە، ئەی پەروەردگارە ئیمانم نوێ بکەوە، ئەی پەروەردگارە مەحفوظم بکە لە بەڵاو موسیبەت. بەڵێ حەقی خۆتی هەمومان دوعا بکەین بۆ پارێزگار بوونی ئەو ئیمانەی کەوا لە دڵماندایە. بەڵێ سەیری ئەم خەڵکە بکە، هەر یەکێک لەم خەڵکی کە تۆ دەیبینی لەسەر ئەم زەویە هەوڵ ئەدات هەموو مانگێک یان بە چەند مانگێک جلوبەرگێکی تازە لەبەر بکە، قاتێکی تازە بکڕێت، خەمی ئەوەیەتی چ مۆدیلێک هەیە هەتاوەکو زوو بیکڕێ لە بازاڕە. سەیری ئەم خەڵکە بکە، دەست و بردەکە بۆ ئەوەی ماڵەکەی تازە بکاتەوە، نەخشێکی جوان، شتێکی جوان بخاتە ناو ماڵەکەی. بەڵام خەڵکێکی کەممان هەیە خەمی ئەوەیان هەبێت ئیمانەکەیان شەحم بکەنەوە، دڵ و دەرونیان خاوێن بکەنەوە. حەقی خۆیەتی چۆن ئێمە ئاگامان لە جەستەی خۆمانە دەبێت ئاگامان لە ئیمانەکەشمان بێت. بەڵێ خۆشەویستان، ئاگادار بن خوای پەروەردگار کە مرۆڤی دروست کردووە، مرۆڤ دوو بەشە. بەشێکی ئێمە موسڵمانان خوێن و گۆشت و ئێسقانین، بەشێکی تریشمان ڕوحە. مرۆڤ لەو دوو بەشە پێک هاتووە، خوێن و گۆشت و ئێسقان بەشێکێتی، بەشەکەی ترمان ڕوحە. بۆیە ئەسڵی مرۆڤ ڕوحە. ئەگەر ئەم ڕوحە خوای گەورە لە ئێمە دەری بێنێ، ئێستا هەر یەکێک لە ئێمە لاشەکەمان دەکەوێتە سەرزەوی بێهەست دەبین، توانای هیچمان نامێنێت. بەڵێ جا خوای پەروەردگار بەشی خوێن و گۆشتەکەمان کۆمەڵێک خۆراک و خواردنەوە و ئەوەی کەوا پێداویستیە لەسەر ئەم زەویە، خوای پەروەردگار بەخشیوێتی بە مرۆڤ بۆی ئەم جەستە گەشە بکات، پێویستی پێێتی. هەر یەکێک لە ئێمە ئەگەر چەند ڕۆژێ خواردنەوە نەخۆین، هەست بە لاوازی دەکەین جەستەمان بەرەو بووکانەوە دەڕوات. بەڵام بەشەکەی ترمان کە ڕوحە، خوای پەروەردگار ئەم بەشەشی لەبیر نەکردووە، چونکی ئەوە ئەسڵی مرۆڤە. ڕاستە ئێمە تەماشا دەکەین ساڵ 12 مانگە، 11 مانگ خەریکی تێرکردنی جەستەمانین، 1 مانگمان لە پێشە بۆ ئەوەی لایەنی ڕوحیمان بەهێزکەین، ئیمانەکەمان بەهێزکەین، دڵمان چاکەین، دڵمان خاوێنکەینەوە. بەڵام خەڵکێکی کەمیش هەیە لەم مانگەدا
بیری لای ئەوە بێکەوە لەم مانگەدا هەوڵ بدا ئیمانی بەهێزکە لە خودا نزیک بێتەوە کەم و کوڕیەکانی چا بکات بەڵێ بەڵام ئاگدار بن وەکو زانایانی بواری تەسەووف و زانایانی بواری دەروونزانی ئەفەرمون گرنگیدان بەلایانی ڕوح لە پێشترە هەتا جەستە چونکە ئەگە ئەو ڕوحە تۆ توێشود نەدا خواردنت پێ نەدا خواردنی ڕوح یەکێ لە خواردنەکانی ڕۆژووە کە ئێستا ئێمە بە ڕۆژووین ئەم ڕۆژووە ڕوحمان خاوێن دەکاتەوە دڵمان خاوێن دەکاتەوە کە خواردنمان پێ نەدا ئەم ڕوحە ماندوو دەبێ هیلاک دەبێ قەلەقی ڕووی تێ دەکات ترس ڕووی تێ دەکات ئەها سەیرکە کەسی وا هەیە هیچ کاتێ دڵی خۆش نییە قەلەقە لە ترسدایە ئەوە ئەو کەسانە ڕوحیان تێر نەکردووە ڕوحیان بە زکر و یادی خوای پەروەردگار پەروەردە نەکردووە پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم ئەم دوعایە چەند گەورەیە هەمووتان فێری ئەم دوعایە بن یەکێ لە دوعاکانی ئەوە بوو دەیفەرموو اللهم آتی نفسی تەقواها ئەی فەرموو ئەی پەروەردگارەکەم ئەی خودایە نفسم دەروونم پڕ بکە لە تەقوای خۆت واتە تەقوا و لە خواترسان و خاوێن بوونەوە لە ناو دڵما جێگر بکە وزەکیها ئەنتە خەیر من زەکاها ئەی پەروەردگارەکەم دڵ و دەروونم خاوێن بکەوە تەسکیە وزەکیها ئەنتە خەیر من زەکاها ئەی خوایە یان دڵم خاوێن بکەوە لە کاتێکە هەر تەنها تۆی کەوا دڵەکان خاوێن دەکەیتەوە لە خڵتەی گوناح و تاوان ئەنتە وەلیها ومەولاها تۆ سەرپەرشت و تۆ گەورە و تۆ خالق و دروستکەری منی ئەی پەروەردگارەکەم خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵ و دەرونی پێغەمبەری خوا پاکترین دڵ و دەرون بووە بەڵام ئەم دوعایانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمەیە تا ئێمە بیخوێنین تا ئێمە هەموو جارێک لە دوعاکانمانە بڵین خوایان دڵمان خاوێن بکەوە خوایان فێری تەزکیەی نەفسمان کە بەڵە خۆشەویستان ئاگدار بن خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی شەمس سوێن بە چەند شتێک دەخوات جا خوای پەروەردگار سوێندی بە هەر شتێک خوات بۆ تەعزیمە یەکێ لە حیکمەتەکان بوو ئەوەیە ئەم شتە گەورە نیشاندا بەڵێ یەکێ لەو شتانەی کە خوای پەروەردگار سوێندی پێدەخوات لە قورئانی پیرۆز نەفسە دەروونە ڕوحە ئەفەرمێ ونفسی وما سواها سوێن بەو نەفسەی سوێن بەو ژیانەی بەو ڕوحەی کەوا لە ناو جەستەی ئێوەدا خەلقمان کردووە وما سواها واتە ئەو زاتەی کەوا بەدی هێناوە ئەنجا فەرمێ فألهمها فجورها وتقواها ئەم نەفسەی ئێوە ئەم دەروونەی ئێوە خوای پەروەردگار دەفەرمێت قابلیەتی هەردوو لای هەیە هەم چاکەی تێدایە هەم خراپەی تێدایە هەم ئەو کەسە دەتوانێت گوناح ئەنجامدا بەویستی خۆی ئەتوانێت چاکە ئەنجامدا هەردوو لای تێدایە بەڵام خوای پەروەردگار ئاگدارمان دەکاتەوە ئەفەرمێ قەد ئەفلەح من زەکاها خۆشبەختە سەرکەوتوو بوو بە تەئکیدی کێ ئەو کەسەی کەوا نەفسی خاوێن کردەوە ئەو کەسەی کەوا ڕوحی خاوێن کردەوە دڵ و دەرونی خاوێن کردەوە لە کۆمەڵە سیفاتی خراپ بەڵێ ئەنجا ئەفەرمێت وەقەد خاب من دەساها ئەو کەسەش خەسارەتمەند بوو سەرشۆڕ بوو تووشی بەڵام موسیبەت بوو کەوا شوێن هەوا ئارەزووی نەفسی کەوت و شوێن دەرونی خراپی کەوت چونکە ئاگدار بن بە تایبەتی تەمەنی هەرزەکاری تەمەنی گەنجەتی ئەو دەروونە ئەو نەفسە ئەگەر پەروەردەی نەکەی بە زیکر و یادی خوا نەیبەستیەوە بەرەو هەڵدێرت دەبا ئێمە هەمومان بە چای خۆمان دەبینین لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانیش خەڵکێک هەیە پەنا بەخوای پەروەردگار تاوانی قەتڵ و چەندەها تاوانی تر ئەنجام ئەدرێ ئەوە نیشانەی ئەوەی کە ئەم جۆرە کەسانە دوورن لە پەروەردەی ئیمانی لە ئاەتێکی ترا خوای پەروەردگار دەفەرمێت قەد ئەفلەح من تەزەکا ئەو کەسە خۆشبەخت بوو سەرکەوتوو بوو کەوا دڵ و دەرونی خۆی پاک کردەوە وذەکەڕ اسمە ڕەبیه فەصەلە
وهروها أو كسبر دوام ذكر يادي خدا لسر زبانيتي ناوي الله لسر زبانيتي أو كسا كوا ضلو دروني خاوين بوتوا بردوام دمي بذكر يادي خدايا وهروها فصلى لناو نويش دايا لسجدة دايا دز بدعايا روي لخدايا بەڵێ ئەم کەسە خۆشبەخت و بەختەوەر دەبێت. بەڵێ کەواتە خۆشەویستان ئەگەر دەمان هەوێت دڵمان خۆش بێت با هەوڵ بدەین لەم ڕەمەزانەدا دڵمان ڕوحمان پڕ بکەین لە ذکر و یادی خودا، با ڕوو بکەینە مزگەوتەکان نوێژەکانمان بە جەماعەت ئەنجام دەین، با لە دوای نوێژەکان پەلەپەل نەکەین چەند ذکرێک بکەین کەوا مامۆستا دەیخوێنێت، با لە پێش نوێژەکانمان پێش ئەوەی مامۆستا هەستێ بۆ نوێژ لە بینی بانگ و قامەت با هەوڵ بدەین کۆمەڵە دوعا بکەین کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لەم کاتەیە دوعا قبول دەبێت، لە کاتی بەربانگا دوعا قبول دەبێت. ئەم کاتانە بە فرسەت و بە هەل بزانین. بەڵە خۆشەویستان ئەم ئاەتانەی کە ئێستا لە خزمەتی ئێوەیە باسم کرد با بزانین سەیرێکی حاڵی ئێستای خەڵکی خۆمان بکەین. ئایا هەتا چەند ئێمە دەروونمان خاوێن کردوتەوە، هەتا چەند ئێمە فێری تەزکیەی نەفس بووین، ڕوحمان لە کۆمەڵێک دڵمان لە کۆمەڵێک سیفاتی خەراب پاراستووە. بەشێکی زۆری ئەم خەڵکە بە ڕۆژوویە بەڵام لە واقیعا وان نییە. بۆ نمونە سیفەتی تووڕەبوون خەڵکێکی باش دەبینین لە ڕەمەزانە بە ڕۆژوویە بەڵام تووڕەیە، ئەمە نەقسە، ئاگدار بن. تەماشا دەکەی باوکو دایکی وا هەیە بە ڕۆژوویە بەڵام کە دەچێتەوە ماڵەوە لەگە مناڵەکانی لێک عاجز دەبێت، لە مناڵەکانی تووڕە دەبێت، عەزیەتیان دەدا بە قسەی ناخۆش. کەواتە تۆ بە ڕۆژووی بەڵام فێری ئەوە نەبووی کەوا ڕۆژوو داوای چیت لێ دەکات. وەکو لە سەرەتای وتارەکە گوتمان پەیامی ڕۆژوو یەکێ لە پەیامەکانی ئەوەیە کە فێری پەروەردەمان دەکات، فێری خاوێنبوونەوەی دەروونمان دەکات، فێری ئەوەمان دەکات کە ئیمانمان شەحم تازە بکەینەوە. بەڵام تەماشا دەکەی ئەو باوکو دایکە لە جیاتی ئەوەی بە نەرمونیانی لەگە مناڵەکانیان مامەڵە بکەن، مناڵەکەی هاریش دەکات قەیچەکە بە نەرمی و مامەڵەی لەگەڵ کە قسەیەکی خۆشی بۆ باسکە تووڕە مەبەلێ ئەبێت تۆ بە ڕۆژووی مامۆستا دەرسی مەکتەب دەڵێتەوە. تەماشا دەکەی لە ناو ڕەمەزانە تووڕەیە لە قوتابیەکانی نابێت. سیفەتی تووڕەبوون لە ڕەمەزانە لە هەندێک خەڵکە گەشەی دەکات. تەماشا دەکەین لە ناو ڕەمەزانە لە مزگەوتەکانە ئەگەر دەنگەدەنگێک دروست ببێت، ئەگە مناڵێ غەڵەتێک کات لەگەڵ ڕێز و ئیحتیرامم بۆ بەتەمەنەکانیش یەکسەر بەتەمەنەکان بەعزێکیان هەڵدەچن و تووڕە ئەبن. نابێت. ئەتۆ بە ڕۆژوو فێری سەبرت دەکا، فێری ئارامگرتنت دەکا، بەڵام تۆ کەسێکی تووڕەی ئەبێ نەرمونیان بی لەسەر خۆبی. بەڵێ یان گەنجێکی زۆرمان هەیە تا ئێستاش بێ ئومێدە، ئومێدی بە هیچ نەماوە، وا ئەزانێ خۆشبەختی لەوەدایەکەوە ئەو وڵاتە جێ بێڵێت و بڕوا بە وڵاتێکی تر. نەخێر، خۆشبەختی لەوەدا نییە. خۆشبەختی لەوەدایەکەوە دڵت چاکەی، خودا بناسی، ئیمانت شەحم بکەیتەوە. وەڵڵاهی چەندەها گەنجمان هەیە ئێستا لێرە ڕۆشتە دەرەوە، ئێستا لەسەر جادەکان ئالوودەی شتی خراپ بووە، لەسەر شۆستەکان خەوی لێ دەکەوێت، پەنای بۆ مادەی هۆشبەر و شتی خراپ بردووە. کەواتە ئەمە خۆشبەختیت بۆ دروست ناکات. ئەبێ بزانی چ خۆشبەختیت بۆ دروست دەکات. بەڵێ نەمانی دڵسۆزی بۆ دین و بۆ میحرابی پێغەمبەر صلی الله علیه وسلم. چەند کەسمان خەمی دینمان ماوە، هەرێکێک لە ئێمە لە خواخوامانە زوو نوێژەکەمان تەواوکەین و ڕاکەینەوە ماڵەوە. خەمی ئەوەمان نییە کە فێری قورئانی پیرۆز بین، فێری شەریعەت بین. بەڵێ ئەمەش بەڵاو موسیبەتێکە کە ڕووی لەو ئومەتە کردووە، ئەمە نەقسێکە. ئەنجاواز لەوە بێنە سەیری واقعی کۆمەڵگای خۆمان دەکەین، بوختانکردن لە ڕەمەزانە، غەیبەتکردن، حەسادەت، بوغز و غەرەز، فیتنەیی، ئەدی ئەمە تاوان نییە؟ بەڵێ ئەمە تاوانە. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێت من لم يدع قول الزور والعمل به والجهل فليس لله حاجة
في أن يدع طعامه وشرابه. سرنج بدن أفرميت هر كسي واز لقسي زور نيني قول الزور علماء دفرمون وات هندي أو أماني دكنا وأفرمون درو كردن غيبت كردن بختان كردن كسي كبروجو بيت واز لو شتانا نينيت نزل كردن ئاگدار بن ئەم شتانە هەمووی قەدەخەکراون یان ئەم دڵی کەوا ئێمە باسی دەکەین دڵت پڕ بێ لە گومانی خەراب حەسادەتت هەبێ کیبر و خۆ بە گەورەزانینت هەبێ کۆمەڵە سیفاتی خەراب لە ناخی دڵتا بۆتە بتێک تۆ لە دەوری دەسوڕیتەوە پەنا بە خودا تۆ ئەمانە واز لێ نێنی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. خوای پەروەردگار هیچ پێویستی بەوە نییە تۆ واز بێنی لە واز لە خواردن و خواردنەوە بێنی. تۆ واز لەم شتانە نەهێناوە بە ڕۆژووی خوای پەروەردگار ئەم ڕۆژووی ناوێ ڕۆژوویەکی دەوێتەوە لەم شتانە بتپارێزێت فێری پەروەردەت کە لە حەرام پارێزراوبی. بەڵە خۆشەویستان هەر عیبادەتێک لە ئیسلامە فەرز کرابێت بێ حیکمەت نییە چەندەها حیکمەتی تێدا پڕە لە فەلسەفە. بەڵێ ڕۆژوویە حەجە هەر عیبادەتێکەوە تۆ دەیبینی داوامان لێکراوەکەوە بگۆڕین کە بە ڕۆژووبی دەبێت لە بازار جیاوازیت هەبێ ناکرێ. ئێمە لە ڕەمەزانە خەڵکێک هەیە بە ڕۆژوو دەبێت بەڵام ڕەمەزان دەکاتە هەلێک بۆ قۆڵبڕینی خەڵک بۆ شتگرانکردن بۆ ساختکردنەوەی شتی بەسەرچوو بەسەر خەڵک. ئەم خەڵکە موسڵمانە ئەزانێ هەر شتەکە دەکڕێت ئەچێ لە بازار بەگرانی پێی دەفرۆشێت. خوا ئەمە ئیسلامەتیە ئەمە موسڵمانەتیە کەوا تۆ لی تێگەشتووی لە جیاتی ئەوەی کەوا ڕۆژوو فێری سەخاوەتمەندیت کە فێری دڵفراوانیت کە دەبێت لە ڕەمەزانە لە هەموو مانگەکان زیاتر بەخشن دەبی دڵکراوە بی. بەڵام تەماشا دەکەین کۆمەڵی بازرگانمان هەیە لە ناو ڕەمەزانە لەگەڵ ڕێز و احترامم دوکاندار هەیە شت لەسەر خەڵک گران دەکەن و ماڵی خەڵک تێک دەدەن. سێری ئەم بەسەرهاتەکەن دکتۆر ئوسامە ئەلباریەکێک لە پارێزگاری شاری مەکە بوو بەسەرهاتێکمان بۆ دەگێڕێتەوە لەبارەی ئەوەی کەوا دەبێت موسڵمان لە هەر عیبادەتێ لە عیبادەتەکان کەوا تۆ ئەنجامی دەدەی ڕۆژوویە حەجە هەر شتێک بێت دەبێت بەڕاستی بتگۆڕێ فێریشت کۆمەڵشتی جوانت کە ئەگە فێرت نەکا ئەبێ بترسی لەوەی کە خوا لێ قوبوڵ نەکردووی. بۆ نمونە ئەفەرمێت پیاوێکی مالیزی ئەچێ بۆ حەج لە ساڵێ لە ساڵەکان کاتێک کە دەچێ بۆ حەج فەریزەی حەج ئەنجام ئەدات بەبێ ئەوەی هەست بە خۆی بکات بەردێک لە شاری مەکەوە لەگەڵ خۆی دەکەویتە ناو جانتا و شتومەکەکەی بەردێکی مەکە ئەکەویتە ناو شتومەکەکەی. کاتێک کە دەگاتە وڵاتی مالیزیا سیر دەکا ئەم بەردە لەوێوە هاتووە هەست بە چ دەکا هەست بەوە دەکا کەوە ئەمانەتێکی لایە ئەبێ ئەو ئەمانەتە بگێڕێتەوە بۆ شوێنی خۆی. بۆیە دەست و برد نامەیەک دەنێرێت بۆ پارێزگاری مەکە ئەڵێ من ئەو بەردێکەوە لە مەکەوە نەمزانی بوو لەگەڵ شتومەکەکەم هاتوو بوو ئەوە بە ئەمانەت بۆ ئێوەم ناردەوە 100 ریالیشی لەگەڵ داناوە. کاتێکە ئەمە دەگاتە پارێزگارەکە زۆر سەرنجی ڕادەکێشێت زۆر کاریگەری لێ دەکات ئەوی سوپاس و پێزانینێکی بۆ دەنێرێتەوە چەند دیارەیەکی بە نرخیشی بۆ دەنێرێت ئەڵێ ئێمە کەسانێکی ئاوامان دەوێت کاتێکە دێنە حەج دەڕۆنەوە فێری ئەمانەت پارێزی بن فێری کۆمەڵە ڕەوشی جوان بن. بەڵێ خەڵکی ئێمە خەڵکێک هەیە دەچێ حەج دەکات بەڵام دێتەوە قۆڵی خەڵک دەبڕێت بە ناوی ئەوەی کەوا حەجی کردووە لە جیاتی ئەوەی کەوا فێری کۆمەڵە شتی جوان بێت. بەڵێ کەواتە لە ڕۆژووشە ئەبێ ئێمە فێری ئەوە بینکەوە دەروونمان خاوێنکەین و واز لەم گوناح و تاوانانە بێنین فێری تەقوا و لە خوا ترسان بین. کۆتایی بەوە دێنم لە گەردووندا هەموو شتێک خۆی تازە دەکاتەوە موسڵمانان هەر شتێک لەم گەردوونەدا بێ پێویستی بە نوێبوونەوە هەیە تاوەکو خانەکانی جەستەمان پێویستیان بە نوێبوونەوە هەیە خۆیان نوێ دەکەنەوە و هەروەها ئێمەش لە ناو ئەم گەردوونەدا بەشێکین لەو جۆرە گیاندار و زیندەوەرانەی کە خوا خەڵقی کردوین پێویستمان بە نوێبوونەوە هەیە.
دەبێ خۆمان نوێ بکەینەوە، خۆمان تازە بکەینەوە لە ناو مانگی ڕەمەزانە. ڕەمەزان باشترین فرسەتە بۆ خۆ نوێکردنەوە. سیرکەن ئەڵێن باسی باز دەکەن ئەم زیندەوەرە باڵدارە تەمەنی 40 ساڵ بە زۆری وا 40 ساڵ دەژی، بەڵام عولەمانی بواری ئەو کە لە بواری تەیر و تویور ئیش دەکەن ئەفەرمون باز لە 40 ساڵ زیاتر دەژی، دەچووی بۆ 70 ساڵ. هۆکارەکەی باز دەکەن دەڵێن کاتێک کە تەمەنی دەگاتە 40 ساڵ بزانین باز چۆن خۆی نوێ دەکاتەوە، خۆش تازە دەکاتەوە، ئەچێتە شاخێک، لەم شاخە تا ماوەی 5 مانگ خۆی بە دوور دەگرێت لە کۆمەڵی خواردن، وەکو ئەو تەیرانێکەوە دەخورێت، تەنها جۆرە ژیاک دەخوات. کاتێک کە دەگاتە ئەو 5 مانگە نینۆکەکانیشی نینۆک و دەنووکی بەبەر ئەشکێنێت و ئەو پەڕانێکەوە بە جەستەی وەیەتی پەڕەکانی لێ دەکاتەوە و جارێکی تر نینۆکی تازە و دەنووکی تازەی بۆ دروست دەبێتەوە، خوای پەروەردگار بۆی دروست دەکاتەوە. بەهۆی ئەو خۆنوێکردنەوە کە باز دەیکات 30 ساڵی تر دەژی، سبحان الله، تەمەنی درێژ دەبێتەوە بۆ 30 ساڵی تر. کەواتە ئاگدار بن ئەوانەی کە دەشیان هەوێت تەمەنیان پڕ خێر و بەرەکەت بێت، تەمەنیان درێژ بێت، ئەبێ هەوڵ دەین پەڕی گوناح و تاوان لە خۆمان بکەینەوە، دڵمان ئەو گوناح و تاوانانەی کەوا لە پێش ڕەمەزان جەستەیان قورس کردوین، لاشەیان قورس کردوین، با هەوڵ دەین لێ بکەینەوە، با هەوڵ بدەین دەروونمان خاوێن کەینەوە تاوەکو بەختەوەری دنیا و قیامەت بین و خوای پەروەردگار لە هەموو لایەکمان خۆش بێت. داوا لە خوای پەروەردگار دەکەم بە ناوە جوانەکانی بە ئیسمی عەظەمی، یا ڕەبی خوایان دڵ و دەرونی هەموو لایەکمان خاوێن بکەیتەوە، خوا وامان لێ بکەی لەم مانگی ڕەمەزانەیە تۆ لە خۆ ڕازی بکەین، وامان لێ بکەی لەم مانگی ڕەمەزانەیە یا ڕەب العالەمین دڵ و دەروونمان خاوێن کەینەوە، خۆمان لە کاری گوناح و تاوان خاوێن کەینەوە، یا ڕەبی خوایان موفەقمان بکەی بۆ هەموو کارێکی چاکە، یا ڕەبی خوایان شیفای نەخۆشەکانمان بنێری، شیفای دڵ و دەروونمان بنێری، یا ڕەبی خوایان لە مردووی هەموو لایەکمان خۆش بی، خوا لەم ڕەمەزانەیە ئەوەی کەوا کەس و کاری مردووە خوالی خۆش بی، خوا دڵی خۆشکەی، خوا خێر و سەوابی پێ بگەێنی، یا ڕەبی خوایان گەنجەکانمان هیدایەت بدەی، خوشکەکانمان باڵا پۆش بکەی، یا ڕەبی خوا مناڵەکانمان ساڵح بکەی، یا ڕەبی خوایان لە بەڵای ئەرز و ئاسمان بمان پارێزی، خوا لە بەڵای گەورە بمان پارێزی، لە بوو مەلەرزە بمان پارێزی، لە بەڵای کەوا تەڕ وشکی پێدەسووتێ خوایان مەحفوظمان بکەی، خوا ئەم قەومە هیدایەت بدەی، خوا ئەم خەڵکە هیچ قاوەنێکی نییە دڵسۆز بێ بۆی، تەنها تۆ نەبی پێغەمبەرەکەت نەبێ، خوا ئەم خەڵکە هیدایەت بدەی، دۆستی خۆیان بناسن، دژمنی خۆیان بناسن، یا ڕەبی خوا لە شەڕی نەفس بمان پارێزی، لە شەڕی شایاطینی بمان پارێزی. اللهم آمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.